دیسان لە ضمنی سروشتی عشایری کوردیە باسە بێ حتمما لەوە بکرێتەوە کە دەسەڵاتی ئاغا و ئاغایەتی چەند کۆسپێکی گەورە بوو لە بەردەمی شێخ خۆیە یان لە بەردەستی دەوڵەتەکەی شێخ مەحموودە کە لە حکومەتەکەی شێخە کە نەبوو بە حکومەت کە نەبوو بە دەوڵەت ببورن یعنی دەسەڵاتی ئاغا و ئاغایەتیش دیسان کە خاڵێکی سەرەکی سروشتی عشایری کوردی و تەفرەقەی ناوخۆی کووردە هی ئەو سەردەمە کە بوونە کۆسپی ڕێ لە بەردەم حکومەتەکەی شێ مەحمووە کە نەتوانێ هەنگاوی تر هەڵێنێتەوە بۆ ئەوی ببێ بە دەوڵەتێکی کوردی چونکە هەستی ئاغا هەر ئێمە ئیشارەتمان بۆدا بوو کەوتمان لەو سەردەمەیە ئاغاکان لە سەتا چواری کۆمەڵگەی کورد بوون بەڵام خاوەن نفوز بوون پارە و دەسەڵاتیان هەبوو زوڵم و جەبەروتی زۆریان هەبوو جوتیارەکان هەمووی چەساوی ژێردەستی ئەوان بوون بۆیە ڕێی ئاغایەک کە کەس بکرا بریتی بوو لە ڕێی قەبیلەکە بەخۆشی و ناخۆشی ئەو عشیرەتە بە دوای ئەو ئاغایەیە ئەهات بۆیە ئینگلیزیش زۆر ئاسان توانی کە ویستیان شێ مەحموود بدەن بە عەرزا هەر یەکە لە ئاستی خۆی و ئاغایەکی بۆ خۆی کەسب کرد و توانیان کارتێکردنێکی زۆر سلبی لەسەر شێخ دروستکەن ئاغا بە شێوەیەکی گشتی یعنی هەستیان بەوە ئەکراغاکان کە دروستبوونی حکوومەت یعنی لە دەستدانی نفوزی ئاغایەتی خۆیان چونکە هەموو ئاغایەکی کۆنیش هەستی پێکرد وەکو ئێستا ئێمە چاومان کراوەتە و ئەزانین لە سیاست و فکرە هاوڵاتی بوون لە دەستدانی نفوزی خەڵکانێکی بە نفوزە لە ئەوروپایە کەس ناتوانێت ئێستا بڵێ من ڕئیس عشیرەتم تەنانەت ڕئیس حیزبێکی زۆر گەورە وەکو جۆرج بۆش دەنگی ڕێی لە ئینتیخاباتە هەر وەکو هەژدە ساڵێکی ناسیاسی ژوایە هەردووکیانێکی کارتێکە خەنە سندوقەوە بەڵام مەسئولیەتی دەوڵەت ئەوەیە کە میلەتەکە ڕۆشن فکرکە مەسئولیەتی حیزبەکانی ژەوەیە لە کێبڕکەی خۆیانە پرۆژەکانی خۆیان بخەنە پێشچاوی سیاست مەداران و خەڵکانێکی تری کاریگەر بۆ ئەوی بتوانن دەنگ و ڕای خەڵکەکان کەسب بکەن لەو سەردەمەیە هەموو ئاغایە کەستی بەوە ئەکرد کە دروستبوونی حکوومەت و دەوڵەت یعنی لێکردنەوەی نفوزی ئاغاکان خۆیان چکەوانی ژیانزانی کە هاوڵاتێتی یعنی ئەوەی کە ئاغایەک و خەلیفەیەک و مسکێنێک غەلیفەیانی ئاغایەک و غەلیفەیەک و مسکێنێک و سەرکارێک و مەلایەک و ئەمانە هەمویان وەکو یەکیان لێدێ کە ئەوان ئاغایەتەکان بە چینێک حسابە کرد کچی خۆیان نەئەدا ئیلا بە ئاغایەک نەبێت ئەمانە تەڵان کاریگەریەکی گەورەی هەبوو لەو سەردەمە بۆیە ئاغاکان دژی خوێنەواری بوون دژی یاسا بوون لە خوێنەواریەکە ئەیانزانی کە فکر بڵاوە بێتەوە لە دژی یاسا بوون ئەیانزانی نفوزی ئەوان کەمە بێتەوە چکە دەوڵەتێکی یاسایی دروستە بێت دژی ئیداریاتیش بوون چونکە پۆلیسەکانیان ڕەشوەدارە کرد بۆی هەر وەختێ مۆزەفێکیان لەگەڵ خۆیان هێنا تەقریرێکی باش بنووسێتەوە بۆ قەزا و ناحیەکان کە بە شێوەیەکی گشتی نوێنەرێکی ئینگلیزەی بربەڕێەوە ئەو کاتە یان ئیداریەکی زمانی عوسمانیەکانەی بربەڕێەوە لەبەر ئەمانە بوو کە ئینگلیزیش ئاوا سەیری کوردیە کرد ئینگلیزەکانیش لەم ڕوانگانەوە تەماشای کوردیانە کرد سەیرانە کرد کورد خەڵکێکی ئەنانین دڵڕەقن یاخین بەرگری لە دین و نەریت ناکەن ئەگەر هات و پەیوەستی بە خۆیانەوە نەبێت ئیستیغلالین ئاغاکانیشیان جەهل و نەزانینی خەڵکەکە و سروشتی کوردەکان بەکاردێنەوە بۆ نفوزی خۆیان ئەمەش هەر یەکێک لەوانە کە مێژووی ئەو ئیستیعمارانە بخوێنێتەوە هەست بەوە ئەکا کە هەر یەکێک لەوانە ئەو شتانیان نووسیوە هەندێک لەو وەسیقانەی کە لەبەر دەستمانێکی چیان کتێبەکەی وێلسنەکە لە لاپەڕە 154 هاتووە ئەڵێ نۆڵدێر عەقید نۆڵدێر کە یاریدەری ئەفسەری سیاسی بەریتانی بوو لە ئامێدی ئەنووسێ ئەڵێ هەبوونی ئاغا لەم وڵاتانە لەم ناوچانە لە کوردستان یعنی زۆر جیاوازی هەیە بۆ ئێمە بۆ حکوومەتانی تر ئەم ئاغانەی ئێرە بە هەموو شێوەیەک وەکو دەرەبەگەکانی چرخی ناوەڕاستی لای خۆمان وابوون یعنی مەبەستی ئیرلەندا و بەریتانیا ئەو شوێنانێ هەر یەکێک لەمانە کۆمەڵێک چەکداری بە دەورەوەیە بۆ ئەوەی
فەلاحەکان جوتیارەکان بتۆقێنن پێیان. ئەمە طبعا دید و تێڕوانینێکی ئەوانە هەر یەکێک لەمان ئەمەی ئەنووسیەوە کە لە تەقاریری خۆیان ئەینووسیەوە بۆ مندوبی سامی لە بەغدا و مندوبی سامیش کە ئەینووسیەوە بۆ وڵاتی خۆی بۆ ئەو جێگایانە. لەبەرەوە بە شێوەیەکی گشتی ئەوان کارتێکردنێکی زۆر سلبیان هەبوو و دید و تێڕوانینێکی زۆر خراپیان لا دروست بوو بەرامبەر بە کوردەکان. لە یەکێک لە وەسیقەکانی وەزارەتی خارجی بەریتانی لەژێر ژمارەی 371 خەتمائیل 5068 بە ناوی ملاحەزەکانی ڕەواندۆز ئەنۆت ئۆن ڕەواندۆز کە های نووسیوێتی 26/12/1990 نووسیوێتی ئەڵێ بەریتانیەکان وا هەست پێەکەن کە تەنها یەک کوردێکیش نییە پەنجەیەک بجوڵێنێ بۆ بەرگریکردن لە نەریتی دینی یان لە کێشەی نەتەوایەتی خۆی و هەموو ئینگلیزەکان ئەوانەی فەرمانبەرن لێرە وا تەسەورەکەن کە تاکی کوردی شخصیەتی کوردی هیچ وەرعێکی دینی لە دڵ و دەرونیان نییە و ئەو ئەفسانانەی کە لە مێشکی زۆر بەسادەیی چەسپاون بوونەتە هۆکارێکی وا کە ئاغا و شێخەکان بتوانن زۆر بەسادەیی ئستیغلالیان کەن و بەکاریان بێنن. ئەمە لە کاتێکە طبعاً کە ئینگلیزیش زۆر باشەزانێ کورد لەو سەردەمەیە لە عەرەبیش زۆر زیاتر ڕۆشن فکری هەبوو. بەڵام عەرەبەکان بوون بە ساحەبی 27 وڵات، کوردەکان ئێستایان داماوترە هەرچەنە خوێنەواریان زۆرتیایە، بەڵام وەکو سیاسەتمەدار لە ژێر سێبەری ئەم حیزبانەیە سیاسەتمەداری تر گەورە نەبووە، هەروەکو ئاغایەتی کە نایڵێ ئاغایەکی تری وەکو نەمامێت چەکەرە بکە و بێتە دەرێ. لەبەرەوە ئەمان بەم شێوەیە تێڕوانینێکی زۆر خراپیان بەرامبەر بە کورد بۆ دروست بوو. ئەوەش سەبەبێک بوو بۆ ئەوی کە سیفەتی کورد ئاوا بە خراپی ئەناسن حتمەن بە خراپیش ڕەفتاری لەگەڵەکەن. نەبوونی هەستێکی نەتەوایەتی گشتگیر و ڕۆشن لەناو کوردی ئەو کاتەیە ئەمەش شتێکی زۆر خراپ بوو بە تەئکید. ئینگلیزەکانیش زۆر زوو هەستیان بەمە کرد، زۆر زووش تەجاوبیان لەگەڵ ئەمەیا کرد. یەکێکی وەکو لیۆرد جۆرج کە سەرۆک وەزیرانی ئەو کاتە بوو ساڵی 1920 باسەکەم قسەیەکی هەیە ئەڵێ ئێمە هەوڵماندا کە هەستی کوردەکان لەو سەردەمەیە بدۆزینەوە چیە و چۆنە. دوای گەڕانێکی زۆر لە قوستەنتینیە کە ئەستەمبوڵی ئەو زەمانە بوو ناویوا بوو، هەروەها لە بەغدا هەستمان پێ کرد کە ئەستەمە کوردێک بدۆزیتەوە کە زۆرینەی خەڵکی کورد لایەنگری بن. ئەوەش لە وەسیقەی ژمارە 371 وەزارەتی خارجی خەتمائیل 5069 کە بە ناوی میمۆراندۆم ئەوش لە دەیە هەروەها ژمارە 1124 لە 21/2/1921 نووسراوە. ئەوش لە لاپەڕە 287 كتاب نایابەکەی دراسات في الحركة الكردية المعاصرة هي دكتور عثمان علي بكاملي وثيقكش باسي هاتو.